بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. زۆرێک لە خۆشەویستان پرسیارەکەن سەبارەت بە زەکات لە ئاڵتوونی ئافرەتە. هەر خشل و زێڕێک هی ئافرەت بێت، ئافرەتەکە خۆی بۆ خۆی کڕی بێتی بۆ بەکارهێنان نەک بۆ کڕین و فرۆشتن، چونکە ئافرەتی وەمان هەیە ماشاءالله بازرگانە، ئەگەرچی لە میلەتی ئەمە کەمە بەڵام دەنکەیەکیش هەیە ئاگام لێتانە. ئەو ئافرەتە بەڕێزانەی کە بۆ خشلی خۆیان ئەیکڕن، بۆ جوانکاری خۆیان بە هیچ شێوازە زەکاتیان لەسەر نییە، مەهماکان ئاڵتوونەکەیان زۆر بێ، مادام لە شێوازی پەیڕەوی مەنتیقەکە تەجاوز نەکە. تەجاوزکردنەکە چۆنە؟ بە نمونە ئافرەتێک 100 مسقاڵی کڕیوە لە ئەمڕۆیە بۆی خۆی پێجوان بکە، ئەوە زەکاتی ئەکێ. لەوە کەمتر زەکاتی ناکێ. 80 مسقاڵی هەیە زەکاتی ناکەوێ، لە هەندێک شوێنە 100ەکەش دەوەچێت زەکاتی نەکەوێ. بۆ عامی مەنتیقی با بڵێن سلێمانی و دەوروبەری کەرکووک هەولێر لەوەچێت لە مەنتیقی بادینانە ئەم فتوایە گۆڕانکاری بەسەرا بێ، چونکە هەندێک لە ئافرەتەکان لەوەچێت زیاتر لەو حەدە و حەجمەیان هەبێ. بۆیە خوشکی بەڕێزم پێویست ناکە پرسیارکەیت و بە دواداچوون بکەیت. فقه گەورەیە، اختلافات زۆرە لە بینی مەزاهیبە. ئەمەی کە عەرزتەکەم ئەمە مەزهەبی ئیمامی شافعیە کە ئەو ئاڵتوونەی کە هەتەوە هی خۆتە بۆ کڕین و فرۆشتن نییە، ئاڵتوونەکە نەتکڕیەوە بۆی گران ببێ ڕۆژێ لە ڕۆژان، بۆی کڕیوتە خۆتی پێجوانکەی، ئەو ئاڵتوونانە هیچیان زەکاتیان نییە. خوای گەورە ڕزق و ڕۆزی حەڵاڵی هەموو لایەک زیاد کە و بەرەکەت بەسەر خشل و زێڕەکانتانە ببارێن.